بەناوی خی بەخشندە و میرەبان بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. خۆم بە خۆشحاڵە زانم جارێکی دیکە لە بەرنمەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتانم بۆ قسەکردن لە سەرەکێکی تر لە بابەتە باوەکان. ئەوەی لەم بەرنامە دیاریم کردو بریتە لە یەکێک لە نیشانە زۆر باوەکان لە منداڵانی تازە لەدایک بوو بە میوانداری بەڕێز دکتۆر ئومێد عەلی سەعید، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان و گەشەی منداڵان. کاک دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. سپاس مامەدە بوونیت. زۆر سپاس بۆ ئێوەش. کاک دکتۆر، وەک لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێەیە باسێک لە زەردوویەکەین لە منداڵی تازە لەدایک بووە. خۆتەزانی بڕێکی زۆر لەو منداڵانەی کە تازە لەدایکە بن لە چەند ڕۆژی سەرەتای لەدایک بوونیانە یا یەکەم ڕۆژ یا لە چەند ڕۆژی سەرەتایە تووشی زەردووی ئەبن. ئەمێ سەرەتا لەوێەوە دەست پێ بکەم، زەردووی چییە ئەگەر پێناسەیەکی کورتی بکەیت؟ زۆر باش. بۆچی منداڵەکە زەرد دەبێت؟ زەردووی لە پێناسە گشتێکە بریتیە لە زەردبوونی سپێنەی چاو لەگەڵ پێستی مرۆڤ. لە پێناسە پزیشکێکە بریتیە لە بەرزبوونەوەی ڕێژەی مادەی بلیروبین لە خوێنە بە ڕێژەیەک لە سەروی حەدی ئاسایی کە بریتیە لە 1.5 میلیگرام پێر دیسیلیتر. ئەگەر لەم ڕێژەیە زیاتر بەرز بووەوە پێی ئەوترێ زەردووی. هەر ئەو بەرزبوونەوەی بلیروبینێشەکەواکە زەرد دەرکەوێن. بەدڵنیایی. زۆر باشە کاک دکتۆر، تا چەندێک باوە زەردووی لە مناڵی تازە لەدایک بووە بۆ ئەوەندە ئەیبیستین و ئەیبینین؟ زەردووی بە ڕێژەیەکی زۆر بارێکی ئاساییە لە مناڵی تازە لەدایک بووە. بە ڕێژەی لە 160 بۆ 70 مناڵانی تازە لەدایک بوو تووشی زەردووی ئەبن. بەڵام بە ڕێژەی جیاواز لە 160 بۆ 70 بێت. بەڵێ ئەمە لە مناڵانی پێگەیشتووە، لە مناڵانی نەبە کاما ڕێژەکە بە هەزێک جار بەرزە بێتەوە بۆ لە 180. لەبەرەوە بەڵێ بە ڕێژێکی زۆرەی بینی لە ناو مناڵانە. زۆر باشە کاک دکتۆر، بۆ ئەوەی بابەتەکە لای هاوڵاتیان ڕوون بێ با لەوێەوە دەست پێ بکەین. کەوترێ زەردووی بۆ نمونە نەخۆشیێک دێتە لاتان یا منداڵێک تازە لەدایک بوو دەرەکەوێت کە زەردووی هەیە. ئەم زەردوویە نەخۆشیەکە و ئێوە ئەڕوون چارەسەریەکەن یا ئاماژەیە بۆ شتێکی دیکە؟ بەڵێ زەردووی لە هەموو بارێکە مەرجنیە نەخۆشی بێ، بۆی هەیە بارێکی تایبەت بێ بەسەر ئەم مناڵەیە دێت بە بۆنەی گۆڕانکاریەکەوە. بۆ نمونە مناڵ لەسکی دایکایەتی 9 مانگ لە ژینگەیەکی جیاوازایە، کاتی یەتە دەرەوە ژینگەکەیە گۆڕێ بە جیاوازی ئەم ژینگەیە مناڵ تووشی ئەم باری زەردوویە ئەبێ. مەرج نییە هەموو کاتێ نەخۆشی بێ، بۆی هەیە حاڵەتێکی کاتی بێ و تێ ئەپەڕێ و لەشی مناڵەکە زاڵە بێ بەسەر بارەکەیە. زۆر باشە کاک دکتۆر، کەواتە ئەگەر بە کورتی باسێک بکەین لە هۆکارەکانی ئەم زەردوویە، بۆچی منداڵی تازە لەدایک بوو وەک باست کرد لە 160 بۆ 70 تووشی زەردووی ئەبن؟ باوترین ئەو هۆکارانە ئەو نەخۆشیانە چین کەواکەن کە لەوانەیە وەک باست کرد بەشێکی زۆری نەخۆشی نەبێ؟ ئەی کە نەخۆشی نیە هۆکاری چی ئەگەر تا ڕادێک بە ورتر ڕوونی بکەیتەوە؟ لە ڕاستیە گەرمانەوێ هۆکارەکان دەستنیشانکەی نەبێ پۆلێنیکەین. پۆلێنێکین بە دوو بەشی سەرەکی. یەکەم زەردووی ئاسایی کە نەخۆشی نییە بەڕاستی لەگەڵ زەردووی نەخۆشی. زەردووی ئاساییەکان هۆکارەکەی دوو هۆکارە. یەکەمیان شیبوونەوەی خڕۆکە سوورەکانی مناڵان لە دوای لەدایک بوون کە هۆکاری ئەم شیبوونەوەیەش بۆ ئەوە گەڕێتەوە کە مناڵ بەو ڕێژە زۆرە پێویستی بەو خوێن نییە بۆ کۆی لەسکی دایکیا پێویستی پێێتی بڕە زیادەکەی شیە بێتەوە و مادەی بلیروبینی لێ بەرهەمیە زەردووی بەرزەکاتەوە. سەبەبی دووهەمیان پێنەگەیشتووی جگەرە لەو تەمەنەیە. جگەر ناتوانێت زاڵ بێ بەسەر ئەم ڕێژە زۆرە لە بلیروبین کە دروستە بێ تاوەکو بیکاتە دەرەوە لە لەش. لەبەرەوە لە ژێر پێستی مناڵەکەیە لە سپێنەی چاوی مناڵەکە ئەنیشێ و دەرەکەوێ. زۆر باشە کاک دکتۆر، جگەر بۆچی ناتوانێت ینی ڕەبتی جگەر چییە بە بەرزبوونەوەی بلیروبینەکەەوە؟ لە ڕاستیە بلیروبین هەموو کات دروستە بێ لە لەشە و لە نەتیجەی شیبوونەوەی خڕۆکە سوورەکان دروستە بن هەموو ڕۆژێکیش، بەڵام بە ڕێژەیەکی ئاسایی دروستە بێ و جگەر کاری جگەر ئەوەیە ئەم بلیروبینە لە جۆرێکەوە ئەگۆڕێت بۆ جۆرێکی تر کە کردنە دەرەوەی لە لەش ئاسانە لە ڕێی پیسایی و بڕێکی کەمیشی لە ڕێی میزەوە. بەڵام هەر بارێک هەر نەخۆشیەک بەسەر جگەر بەسەر بۆری زراوە بێت بۆی هەیە ئەو ئینسانە تووشی زەردووی بکات و ناتوانێت بلیروبینەکە بەو جۆرە بگۆڕێت
کە بتوانێت بیکاتە دەرەوە و کۆ ئەبێتەوە لە ژێر پێستێ. زۆر باشە کاک دکتۆر زۆر کات منداڵە تازە لە دایک بۆکان کە لە ماڵەوە دایک و باوک هەستەکەن مناڵەکە تووشی زەردووی بووە ئەی بنە لای پزیشک زۆرینەی کاتەکان کە جەنابەت پزیشکی پسپۆڕی بوارەکەی وە ڕۆژانە لەوانەیە و نەخۆشانە ببینی بۆچی زۆرینەی کاتەکان بە دایک و باوکەکە ئەڵێن تەنها متابعەکەین تەنها چاودێری ئەەکەین پێویست بە هیچ دەرمانێ ناکە لەوانەیە ئەمە دایک و باوکەکە زۆر بەم قسەیە وەک چۆن ئەڵێ ساتیسفای نەبن زۆر قەناعەت یعنی مرتاح نەبن بە دوای دەرمانێک بگەڕێن بە دوای شتێک بگەڕێن بۆ ئێوە با پرسیارەکەم بە شێوەیەکی دیکە لێ بکەم چ کاتێک بەم زەردوویە بە دوواداچوونی زیاتری بۆکەنوە دەرمانی پێێن بەڵێ سەرەتا وەکوتم لەبەر ئەوەی نزیکەی لە سەدانەوەی زەردوویەکان زەردووی ئاساییە نەخۆشی نییە بارێکی کاتیە بەسەر و منداڵایە بە تەنها ئەگەر ڕێژەکەی زۆر بەرز نەبێتەوە بگاتە مەترسیدار بگاتە ئاستێکی مەترسیدار پێویستی بە هیچ چارەسەرێک نییە وەکوتم هەر لەشی مناڵەکە خۆی زاڵە بێت بەسەر بارەکەیە تەنها کۆمەڵێک حاڵەتی تایبەتی هەیە کە پێویستەکات چاودێری بکرێت و چارەسەری بۆ بکرێت پێش ئەوەی بڕۆینە سەر ئەو حاڵەتە تایبەتیانە کە لەوانەیە نەخۆشی بن ئەگەرچی منداڵەکە تازە لە دایک بووە و زەردووی گرتووە و وەک باست کرد بەشێکی زۆری ئەو منداڵانی تازە لە دایکە بن بەهۆی پێنەگەشتنی جگەر یا بەهۆی شیبوونەوەی خوڕەکە سوورەکانیان تووشی زەردوویە بن و ئەمە بارێکی ئاسایی لەگەڵەوەی شە لەوانەیە هەندێک حاڵتمان هەبێت نەخۆشی بێ ئەوە باسیەکەین بەڵام چ کاتێک و لە چ ڕێژەیەکە بۆ زەردووی ئاساییەکە ئەوەی کە بێ ئەوی ترە زەردووی ئاسایی و ئێوە ئیزنی نەخۆشەکە ئێن بۆ ماڵەوە تەنها پێڵێن چاودێری ئەەکەین چ کاتێک ئەگەرچی ئاساییش بێ ئێوە بە پێویستی ئەزان داغڵ ببێ و کە داغڵە بێت چی بۆ ئەکرێت لە ڕاستیە ئەمە پشتە بەستێ بە دوو هۆکاری زۆر سەرەکی یەکەم کێشی مناڵەکە دووهەم تەمەنی مناڵەکە ئایا ئەو مناڵە لە چەندەم ڕۆژی تەمەنیاتی و کێشی مناڵەکە لە چەند کیلۆگرامە کە ئەمە هەمووی حساباتی خۆی هەیە بە پێی ئەو ڕێژەی زەردوویی کە لە تاقیگە ئەیکات و ڕێژەکەی دەرەچێ ئێمە بڕیارەین کە ئایا ئەم مناڵە پێویستی بە داخەڵبوونە یان بینێرینەوە ماڵەوە و چاودێری بکەین. ئەها زۆر باشە کاک دکتۆر ئەگەر هاتوو منداڵێک پێویستی بە داخەڵبوون بوو لە نەخۆشخانە ئەوەی کە بۆی ئەکرێت چییە چۆن چارەسەری بۆ ئێمە طبعاً لە بەشی یەکەی چاودێری وردی مناڵانی تازە لە دایک بوو داخڵیانەکەین و بەپێی ڕێژەی زەردوویەکان چارەسەرەکە ئەگۆڕێ یەکەم چارەسەرمان کە هەیە چارەسەرە بە تیشک کە بریتە لە جیهازێکی تایبەتی و گڵۆپێکی تایبەتی هەیە کە ئەو مناڵە ئەخرێتە ژێر ئەو گڵۆپە هەموو جانی ڕوت ئەکرێتەوە تەنها دایبی و چاویشیدا ئەپۆشین و ئەیخینە ژێر ئەو جیهازە و هەموو 12 سەعات جارێ فەحسی زەردووی بۆ ئەەکەینەوە تا ئەگاتە ئەو ڕێژەیە کە ئیتر پێویستی بە چارەسەر نامێنێ و ئەینێرینەوە بۆ ماڵەوە. زۆر باشە بەڵێ بەنیسبەت ئەوانەی کە ڕێژەی زەردووییان زۆر بە خێرایی بەرزە بێتەوە یاخود ڕێژەکان ئەگاتە ئاستێکی بەرز کە وەکووتم بەپی کێش و ڕۆژی لە دایک بوونەکەی هەستەکەین کە ئاستی مەترسیدارە ئەوانە پێویستەکە چارەسەری گۆڕینی خوێنیان بۆ بکرێت لەو حاڵەتە. زۆر باشە کاک دکتۆر چارەسەری گۆڕینی خوێن چۆنەوە مەبەستت چێلی لە ڕاستیە چارەسەری گۆڕینی خوێن پرۆسەیەکی تۆزێک دوور و درێژ و یعنی تاڕادەیەک زانستیە بە تەکید یان بە شێوازێکەکرێ پێویستە خوێنێک بێت کە شیاو بێ بۆ مناڵەکە یعنی لە ڕووی گروپەوە لە ڕووی زائید و ناقسەوە بە هەموو شێوەیەک فەحس بکرێ لەگەڵ خوێنی مناڵەکە بگونجێ و ئەو کات دکتۆرێکی سپۆری مناڵان یان نیشتەی دێرینی مناڵان هەڵەسێت بە دانێنی کاتێتر لە ئەم بەلای لە ناوکی مناڵەکەیە دوای ئەوە هێواش هەر جارەی 15 سیسی 20 سیسی لە خوێنی مناڵەکە دەریە و لە خوێنە تازەکەی تێئەکرێ بەم شێوازە تا دوو ئەوەنەی حەجمی خوێنی مناڵەکە ئەم ڕێژەی گۆڕانکاریە جێبەجێ ئەکرێ کە بەوەش دەرکەوتووە لە 190 ئەو زەردوویی کە لە مناڵەکە هەیە بەم خوێن گۆڕینە لە لەشی مناڵەکەیەتە دەرەوە. زۆر باشە کاک دکتۆر کەواتە ئێوە کاڵی ئەم زەردووی ئاساییە و نەخۆشی نییە کێشەی چی ئەگەر زەردوویەکە هەر چەندە بەرزیش بێ چارەسەر نەکرێت لە ماڵەوە بێت تا وردە خۆی داوازی ئێمە باز لە زەردووی ئاساییەکەکەین. بەڵێ لە ڕاستیە چی زەردووی ئاسایی بێ یان نەخۆشی بێ
ئەگەر بە ڕێژەیەکی زۆر بەرز بووەوە ماکێکی زۆر سەرەکی بەجێڵێ لەسەر ئەندامێکی زۆر گرنگی مرۆڤ کە مێشکە یعنی ئەم زەردوویە ئەبێتە هۆکاری ئەوەی کە کێشە لە مێشکا دروستکە ئەم مناڵە بە نەتیجە بۆی هەیە تووشی گەشکەی درێژخایەن بێ بۆی هەیە تووشی شەلەل دەماخ بێ کە پێڵەن ئیفلیجی مێشک و بۆی هەیە لە حاڵەتی زۆر دەگمەنە ببێتە هۆکاری مردن بۆ مناڵەکە لەبەرەوە ئێمە بۆ ئەوەی ڕێگە لەوە بگرین ئەبێ لە کاتی پێویستە پێشەوەی بگاتە ئاستێکی مەترسیدار چارەسەریکە زۆر باشە کاک زۆر سەبارەت بە و چارەسەری کە ئێمە هەمومان ئەیبینین بۆ زەردووی ئەکرێ لە نەخۆشخانە لە کاتێکە بە دڵنیایی وەک باست کرد ئەبێ پزیشکێکی پسپۆری منداڵان بڕیار بیا کە ئەم مناڵە پێویستی بەداغڵبوونەوە هەر ئەویش بە پێی ئەو حساباتە زانستیانی کە باست کرد بڕیارەیە چارەسەرێکی پێویستە بە تیشک یاخود بە گۆڕینی پلازما یاخود بە ڕێگاکانی دیکە یا چی پێویستە زۆر باش بەڵام بەشێک لە هاوڵاتیان خۆیان مناڵەکە خەنە ژێر تیشک جا تیشکی خۆر بە یا گڵۆپی لە نزیکەوە بۆ دانێن ئەمە هیچ سوودێکی زانستی هەیە لە ڕاستیا و چارەسەرانی لە ماڵەوە ئەکرێن سوودێکی ئەو تۆیان نییە تەنها دووشت سوودی هەیە لە ماڵەوە یەکەمیان شیرپەیانی زۆر ئەگەر ئەو دایکە بێت و بتوانێت زوو شیربا بە مناڵەکەی تا ئەوەی میز و پیسایی زۆر زۆر بکات بە ڕێژەیەکی باش ئەو زەردوویە هێنێتە خوارەوە ئەمە یەک دووهەمیان بەڵێ تیشکی خۆر سوودی هەیە ئەگەر ڕۆژانە لە بەیانیان لە دەوری سەعاتدا عسران لە دەوری سەعات 4 بۆ 5 نزیکی 20 دقەیەک مناڵ ببرێتە بەر خۆر بەڵێ بە ڕێژەیەکی تا ڕادەیەک کەمدایە بەڵزێنێ بەڵامێک و ئەمەشیان تۆزێ بۆ وڵاتی ئێمە نەگونجاوە لەبەرەوەی تیشکمان زۆر بەهێزە خۆرەتاومان ڕەنگە و لەو حاڵەتەشە ئەگەر بڕیار بوو بیخەن ئەبێت چاوی داپۆشن ئەبێت دایبی پێ هەڵگرن نابێ ئەو دوو منطقەیە تیشکی خۆرەکە لەیبە و لەو دیوی پەنجەرەشەوە نابێت ئەبێ ڕاستەوخۆ تیشکەکە لەیبە لەبەرەوەی شوشە ئەو تیشکانە ئەمژێکە سوودی هەیە بۆ چارەسەری زەردوویەکەی بۆ کەمکردنەوەی زەردوویەکە بەڵێ بەڵێ باشە دکتۆر ئومێد زەردووی ئاسایی ئەبێت چەندێک بمێنێتەوە وەکەی دەست پێ بکە زەردووی ئاسایی ئەبێت لە دووهەم ڕۆژەوە دەست پێ بکە لە دووهەم ڕۆژی تەمەنی مناڵەکەەوە نابێت لە یەکەم ڕۆژ یعنی ئەبێ لایەنی کەم 24 سعات بەسەر لە دایکبوونی مناڵەکە تێپەڕی بێ ئەنجا هەستی پێ بکرێ ئەگەر پێش ئەو ماوەیە هەستی پێکرا لە 24 ساعت یەکەمە ئەمە زەردووی ئاسایی نیە ئەمە نەخۆشیە لەبەر ئەوە زەردووی ئاسایی لە دووهەم ڕۆژەوە دەست پێ ئەکە و هەتاوەکو 2 هەفتەشە خایانێ 2 هەفتەی سەرەتا ئەگەر کەوتە ئەوەی لە 2 هەفتە زیاتری خایاند ئەمە پێ ئەچێ زەردووی ئاسایی نەبێ و ئەبێ سەردانی دکتۆری پسپۆری مناڵانی پێ بکرێت زۆر باشە کاک دکتۆر ئەوەی ماوەتەوە کۆمەڵێ هۆکاری دیکەن کابنە هۆی بەرزبوونەوەی زەردووی منداڵەکە ئەوانە چین زیاتر ئەگەر باوترینەکانیان باس بکەیت واتە ئەگەر ئەم منداڵە تازە لە دایک بووە بەهۆی نەخۆشیەوە تووشی زەردووی ببێ بەدەر لەو زەردووی ئاسایی کە جەنابەت باست کرد ئەو نەخۆشیانە چین ئەو حاڵەتانە چین بەگشت زۆر باشە لە ڕاستیە وەکو وتمان لەبەر ئەوەی زەردووی بە هۆکاری شیبوونەوەی خوێن و لەگەڵ ئەوەی کە جگەر نەتوانێت ئەم مادەی بلوروبینە دەرکە هەر نەخۆشیەک لە خوێنە یان لە جگەرە هەبێ هۆکارە بۆ بەرزبوونەوە زۆر باشە بەڵێ بەردەوامیە دێن بە هۆکارەکانی بەرزبوونەوەی زەردووی بە شێوەیەکی نەخۆشی بەڵام پاش ناوبڕێکی کورد خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرئەگرین و ئەگەڕێنەوە لاتە بەڵێ بەڕێزان بەردەوام لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆر ئومێد عەلی سەعید پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان بۆ قسەکردن لەبارەی زەردووی لە منداڵانی تازە لە دایک بوو کاک دکتۆر گەشتینەوەی کە باسمان لەو حاڵەتە نەخۆشیانە کرد کە ئەبنە هۆی بەرزبوونەوەی زەردووی لە مناڵی تازە لە دایک بووە بەڵێ ڕاستە لە باوترین حاڵەتەکانی بریتیە لە نەگونجانی خوێنی دایک و باوک لە ڕووی گروپەوە بەتایبەت دەگەر دایک ئۆ بێ و باوک ئەی یان بی یان ئەی بی بێ لەم حاڵەتە احتیمالی ئەوەی مناڵەکان زەردووی هەبێت زیاترە دووهەمیان نەگونجانی زائید و ناقسی خوێنی مناڵک بڵین دایک و باوکەکە RH incompatibility کە ئەمە لە بارێکە ئەگەر دایک خوێنەکەی ناقص بوو و باوک زائید بوو ئەلەم حاڵەتە احتیمالە ڕێژەی ئەوەی کە مناڵەکان توش بێ بە زەردووی زیاترە
حاڵەتی ترمانێ هەر هۆکارێکی تر ببێتە هۆی ئەوەی کە خوێنشی ببێتەوە بە ڕێژەیەکی زیاتر لە ئاستی نۆرمەڵ و ئاسایی ئەبێتە هۆکاری زەردووی. وەک چی ئەو حاڵەتانە بۆ نمونە حاڵەتمان هەیە بەرگری لەش خۆی هۆکارە بۆی خوێن زیاتر شیە بێتەوە لەباری ئاسایی کە پێڵێن ئۆتۆ ئیمیون هیمۆلیتیک ئەنیمیا. جۆری ترمان هەیە نەخۆشی پاقلە، یەکێکە لەو حاڵەتانەی بۆی هەیە مناڵ لە سەرەتای تەمەنا تووشی زەردووی بکە. حاڵەتی ترمان هەیە سپیرۆسایتۆسس، ئەمە بە نیسبەت خوێنەوە کەواتە خوێن هەر هۆکارێکی هەبێ بۆ ئەوەی زیاتر لە ڕێژەی یاسایی شی ببێتەوە زەردووی دروستەکە. لە منداڵی تازە لە دایک بووە، منداڵی تازە لە دایک زۆر باشە. بە نیسبەت ئەو هۆکارانەی پابندن بە جگەرەوە هەر نەخۆشی و حاڵەتێکی زگماکی کە نۆرمەڵ و ئاسایی نەبێت لە جگەرە هەبێ بۆی هەیە ببێتە هۆکاری نەخۆشی زەردووی لە مناڵی تازە لە دایک بووانە. بۆ نمونە ئەگەر بۆریەکانی زرا و گیرا بێت یان دروست نەبوو بێ هەر لە زگماکیەوە کە ئەمە لەم حاڵەتەیە زەردووی دروستەکە یاخود هەوکردنی جگەر یەکێکی ترە لە هۆکار. واتە منداڵەکە کە لە دایکە بێ بەڵێ بۆی جگەری هەوی کردووە. ئەگەر دایکەکەی بۆ نمونە جگەری ڤایرۆسی بی هەبێ سی هەبێ احتیمالە لە ڕێی خوێنەوە نقلی بکا بۆ مناڵەکە و مناڵەکەش هەوکردنی جگەری بۆ دروست بێت لە سەرەتای تەمەنی. زۆر باشە کاک زۆر. ئەم هۆکاری دیکە ماوە باسی بڵێ هۆکاری دیکە بۆ نمونە کێشە لە غودەی دەرەقی چی بە تەمەڵبوونی غودەی دەرەقی یان بە سەریعبوون و خێرابوونی غودەی دەرەقی هۆکارە بۆ ئەوەی کە زەردووی لە مناڵانە دروستکە. زۆر باشە کەواتە کۆمەڵی هۆکاری زۆر وەکو ژمارە کەم وەکو ڕوودان هەن کە ئەبنە هۆی زەردووی لە مناڵی تازە لە دایک بوو بەدەر لەو زەردوویی کە باسمان کردوتمان زەردوویەکی ئاساییە و زۆرینەی چارەسەری ناوێ. ئەم زەردوویانە مەرجە هەمویان لە یەکەم ڕۆژەوە دەست پێ بکەن یا مەرجنیە پێی بزان لێو کاتە. بۆ ئەوواڵێم ئێمە باسمان کرد ئەگەر زەردووی لە یەکەم ڕۆژەوە هەستی پێ بکرێت بە دڵنیایە نەخۆشیە. ئایا ئەگەر کەسێک زەردوویەکەی منداڵێک لە دوای یەکەم ڕۆژیشەوە بوو مەرجە هەر ئاسایی بێت یا گونجە مەرج نییە بۆی هەیە زەردوویەکە نەخۆشیش بێت لە دووهەم ڕۆژەوە دەست پێ بکە. لەو بارەیە یعنی ئێمە دائیمە ئامۆژگاری ئەو دایکانە ئەکەین کە تازە مناڵیانە بێ دائیمە دوای سێهەم ڕۆژ یان چوارەم ڕۆژ مناڵەکەیان با دکتۆرێکی پسپۆڕی مناڵان بیبینێ بۆ تەنها بۆ ئەم مەسەلە نەک بۆ زەردووی هەر بۆ ئەوەی کە پشکنینێکی گشتی بۆ بکرێ تاوەکو یەکێک لەو حاڵەتانە کە زەردوویە ئەگەر گومانی لێ بکرێ نەخۆشیە پشکنینی بۆ بکرێ بەڕاستی. زۆر باشە کاک زۆر. هەندێک جار منداڵی تازە لە دایک بوو زەردوویەکەی ئەبەسترێتەوە بە پێدانی شیری دایک. حاڵەتی وا هەیە چۆنە؟ بەڵێ و ئێوە چۆن چارەسەریەکەن و ڕێنمایی دایکانەکە؟ لە ڕاستیە بەڵێ جۆرێک زەردووی هەیە پێوترێ برست میلک جۆدنس یعنی زەردوویە کە هۆکارەکەی شیری دایکە بەڵام دیسانەوە ئەم جۆرە زەردوویە نەخۆشی نییە و پێویست ناکە بە هیچ شێوەیەک دایکەکە شیری خۆی بۆستێنێ کە وتیان هۆکارەکەی شیرەکەی تۆیە بەڵام تەنها ئەبێ تێبینی یەکشت بکەن ئەم جۆرە زەردوویە تۆزێ درێژە خایانێ یعنی لە بازێک بارە ئەچێتە دوای 2 مانگ هەتا تا 3 مانگیش سەیرەکەی ناو بەناو هەر مناڵەکە بە زێجار زەرد ئەنوێنێ وەڵامێک و هیچ نەخۆشی نییە و حاڵەتێکی ینی ئاساییە کەواتە زۆر بەرز نابێتەوە زەردوویەکە تا بگات زەردوویەکە زۆر بەرز نابێتەوە بەڵێ زۆر باشە. واتە لە کاتێکە زەردووی منداڵەکە بەهۆی پێدانی شیری دایکەوە بێ ئێوە هێشتا ڕێنمایی دایکان ناکەن کە شیرەکە بۆسێنن؟ بەڵێ 100% شیری دایک ئەمەندە سوودی زۆرە ئێمە توانین چاوپۆشی ئەلەو تۆزە زەردوویە بکەین چکە هیچ کێشەیەک بۆ مناڵەکە دروست ناکە لەبەرەوە ئێمە ئەڵێن شیری خۆتی پێبە چاودێری مناڵەکەت کە هەر کاتێ هەستی کرد زیاد لە پێویست زەر دەبێت بیهێنە فەحسێکەکەین بۆ دڵنیایی پشکنینێکی بۆکەین ئەگەر پشکنینەکەی لە ڕێژەی سەلامەتیە بوو ئینێرینەوە بۆ ماڵەوە. زۆر باشە کاک زۆر. ئایا ئەم زەردویانی کە باسمان کرد ئاساییەکە بە دڵنیایەوە لەوانەیە ئەگەری کەمتر بێ بەڵام نەخۆشیەکان ئەگەریان هەیە درێژە بکێشن واتە لەوە دەرچێ کە بڵێن ئەمە منداڵەکە تازە لە دایک بوو لە مانگی یەکەمی لە دایک بوونیا بێ درێژە بکێشێ و بمێنێتەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەر لەبەر ئەوەشە هەر مناڵێک لە 2 هەفتە زیاتر زەردووی پێوە مابوو ئەبێت سەردانی پزیشکی پسپۆڕی مناڵان بکە بۆ ئەوەی دڵنیا بنەوە کە ئەم حاڵەتە سەر بە نەخۆشیەکە نیە
چکە بەڵێ هی نەخۆشیەکان ئەمێننەوە بەڵام ئاساییەکە لە دوای 2 هەفتە نامێنێتەوە. زۆر باشە کاک زۆر سەبارەت بەوەی کە باسی ئاساییەکەت کرد لە دوای 2 هەفتە نامێنێ هەندێک دایک و باوک لە ڕۆژی یەکەم و دووهەما کاتی هەستەکەن مناڵەکان زەردووی هەیە پاشەوەی سەردانی پزیشکێکی من بەڕاستی خۆم ئەو نمونەیەم زۆر بینیوە سەردانی پزیشکێکی مناڵانەکەن ئێوە پیان ئەڵێن ئەم زەردوویە دوای کۆمەڵی هەڵسەنگاندنی خۆتان وە پشکنین ئەم زەردوویە لەوانەیە ئاسایی بێ جارێ هیچی ناوێ ڕۆژانە یا چەند ڕۆژجارێ بە پێی پێویستی پشکنینی بۆ بکەرەوە کاتێ دایک و باوکەکە گەنە ڕۆژی چوارەم پێنجەم یا شەشەم و حەوتەم دێنەوەڵێن ئێمە دکتۆری مناڵانمان بینیوە پیوتوین زەردوویەکە ئاسایی خۆی نامێنێ بەڵام هەر بەرزە بێتەوە چۆن ڕێنمایی و دایک و باوکانەکەن لە کاتێکە ڕۆژ بە ڕۆژ زەردووی مناڵەکان بەرزە بێتەوە بەڵام هێشتا ئێوە پیانەڵێن ئەمە زەردووی ئاسایی ئایا پەیوەندی بە کاتێکی دیاریکراوە هەیە تا چ کاتێک ئەم زەردوویە بەرزە بێتەوە دوایکەی چۆن داوازێ لە ڕاستیە زەردووی ئاسایی لە دووهەم ڕۆژەوە کە دەست پێکە ڕۆژانە بەرزە بێتەوە هەتا شەشەم ڕۆژ شەشەم ڕۆژ ئەگاتە لووتکە و لە دوای حەوتەم ڕۆژەوەدا ئەبەزێت و لە ماوەی 2 هەفتەیە نامێنێ ئەمە شێوازی زەردووی ئاساییە زۆر باشە کەواتە لە ماوەی ئەو 2 هەفتەیە ئەگەر نەگاتە ئەو ڕێژەی کە ئێوە بە پێویستی ئێزان داخڵ ببێ دەتوان تەنها چاودێری بکرێ زۆر باشە کاک زۆر ئەوەی کە ماوەتەوە لەم بابەتە پێم خۆش بوو بەڕاستی باسی بکەم لەبەرەوەی خۆتەزانی کۆمەڵگەی ئێمە تا ڕادەیەک کۆمەڵگەیەکە گرنگی بە کولتور و کۆمەڵێ شتی بیسترایی پێشووترەداوە هێشتا احتیمادی خاتە سەر هەندێک لە دایکان و باوکان بە تایبەتیوانی کە دوورە دەستن و کەمتر دەستیان بە پزیشک یا بە ناوەندی تەندروستی ڕائگا بۆ چارەسەرکردنی بە وتەی خۆیان زەردووی مناڵەکەیان پەنابن بۆ هەندێک ڕێگا بابزین ئایا ئەم ڕێگایانە زانستین ئێوە ڕێنمایانەکەن ئەگەر دەستیان ڕانەگەشت بە پزیشک بیکەن یاخودنا یەکێک لەوانە بردننی مناڵەکەی بۆ جێگایەک بە حساب کەسی لێ نەبێەوە بۆ شوێنێک ئاوی لێبێ و ماسی پیشان بن و هەندێکیان ئاڵتونیان پێوەکەن بۆ نە ملوانکەی ئاڵتونیا مستیلەیەکی ئاڵتونەکەنە دەستیان ئەم ئاڵتون و ماسی و هەندێک جاریش کۆمەڵە شتی دیکە ئەوتێ بەس ئەوەندەی لە بیرم بێ بەڕاستی و زۆر باو بێ ئەم بابەتانەیە هەندێک جار بەتایبەت ئەگەر کەسی بەتەمەنیان هەبێ و عایلەیە زۆر ئەکا لە عیلەکە ئەڵێ بێ ئاڵتونی بکەیتە مل ئاڵتونی لە تەنیش مناڵەکەدا بنێ بۆی ئەم زەردوویە داببەزێ چ ڕەبتێک چ لینکێکی زانستی هەیە لە نێوانم بابەتانەیە لە ڕاستیە هیچ ڕەبتێک و نێوەندێکی زانستی نیە لە بینی زەردوویی و ئەم دابوونەریتانەیە لەبەر ئەوەی ئێمە وتمان زەردوویی ئاسایی خۆی لە ماوەی 2 هەفتەیە باش ئەبێ یعنی دیقەتیان ناوکە ئەم شتانیان کرۆ مناڵەکە باش بووە بەڵام مناڵەکە بە هۆکاریەوە باش نەبووە مناڵەکە خۆی باش بووە لەبەر وتمان بارێکی کاتیە لەبەرەوە ئامۆژگاری دایکان و باوکانەکەم بەڕاستی دوورکەونەوە لەم شتانە ئەوەی کە پێم وتم لە پێشترە ئەوەی کە سوودی هەیە بە نیسبەت زەردووی مناڵانی تەزە لەدایک بووە تەنها و تەنها شیرپێیانی زۆرە یعنی لە ڕۆژێکە 10 تا 12 جار با شیربا بە مناڵەکەی ئەو دایکە بۆ ئەوەی چەند جارێک پیسایی بکات چەند جارێک میز بکات و لە ڕێی ئەوەوە زەردوویەکەی هێواش دابەزێت تا ئەوەی لە تەمەنی خۆیان تێپەڕێنێ ئینشاءالله زۆر باشە بەڕێز دکتۆر ئومێد علی سعید پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان سپاس بە ئامادەبوونت سپاس بۆ ئێوەش زۆر سپاس کاک زۆر سپاس خۆشەویستان بەرنامەی ئەم جارەمان کە تایبەت بوو بە زەردووی لە منداڵانی تازە لەدایک بوو کۆتایی پێهات تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن خواتان لەگەڵ